با میوانداری دکتۆر هاوکار خەلیل گفتوگۆ لەبارەی ڕێنمایە تەندروستیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا هەوڵەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان دەکەین. دکتۆر هاوکار سڵاوتان لەبێت و سپاس بەخێر بن. وەزارەتی تەندروستی هەرێمی عێراق دوو هەفتەیان وەکو هەفتەی خۆپارێزی و ڕێگری لە تەشەنەسەندنی زیاتری ڤایرۆسەکە دیاری کردووە. لە ڕووی پزیشکیەوە ئەم دوو هەفتەیە چی لێ دەخوێندرێتەوە و چ گرنگیەکی هەیە؟ بەڵێ زۆر سپاس کا کارزان، سپاس بۆ ئێوەش. لە ڕاستی دایمە پێویستە بزانین کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنایە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدا چوینەتە قۆناغێکی دیکە. واتە ئێمە لە قۆناغی خۆپارێزی لە وڵاتانی دەوروبەرەوە کە پێشووتر تەنها لە چەند وڵاتێکی دەوروبەرمان ڤایرۆسەکە هەبوو و پێویست بوو خۆمانی لێ بپارێزین، ڕێگری دەکرا لەوەی کە ڤایرۆسەکە بێتە وڵاتمان. ئێستا لە قۆناغێکی دیکەداین، تەنانەت لە قۆناغی کەرەنتینەش تێپەڕیوین کە تەنها چەند کەسانێک توش بوون لە کەرەنتینەکان بوون و دڵنیا بووین ئەمە لە بارودۆخی خۆمان دەمانوت ئەو چەند کەسەی کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە لە کەرەنتینن تێکەڵ بە هاوڵاتیان نەبووە. لە ئێستادا چەند هاوڵاتیەک تۆمار کراون کە لە کەرەنتینەکانیش نەبوون، پێشووتر سەردانی چەندین شوێنیان کردووە. ئەمە چی دەگەێنێ؟ ئەمەوە دەگەێنێ کە ئێستا هیچ ئەمانێک نەماوە بۆ ئەوەی هاوڵاتیانی ناو شارەکان تووشی ڤایرۆسەکە نەبوو بن و ڕەنگە چەندین هاوڵاتی هەبوو بن لەم توشبووانەوە هەڵگری ڤایرۆسەکە بن و ئەمە پێویستە بە هەموو شێوەیە خۆمان لێ بپارێزین. بۆچی دەوتری ئەم دوو هەفتەیە؟ لەبەر ئەوەی ئەو چەند توشبووی کە تۆمار کراون و سەردانی چەندین شوێنیان کردووە، ڕەنگە هەر یەکێک لەم توشبووانە پێش ئەوەی تۆمار بکرێ و بزانێ کۆڕۆنایەتی چەندین کەسی دیکەی توش کردبێ. ئەمانی دیکەش بە هەمان شێوە مامەڵیان لەگەڵ چەندین کەسی دیکەدا هەبووە چاوەڕوان دەکرێت کە هیواداری وانە بێت لە چەند هەفتەی داهاتوودا نیشانەکانی ئەو کەسان توشبووەکان دەربکەوێ و ژمارەیەکی زۆر تۆمار بکرێ، هیواداری وانە بێت. دکتۆر، زۆرنەوە حاڵەتانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان توش بوون یاخود تەنها ئەم کەیسەی ئەمە ئافرەتەی ئەمڕۆ هەیە لە شاری هەولێر کە دەوترێت ئافرەتێکی دووگیانەوە تووشی حاڵەتەکە بووە؟ بەڵێ ببوورە لە پرسیارەکە. ئەمە بەستمەوەی کەیسی دیکە هەیە لە هەرێمی کوردستان تۆمار کرابێت یاخود چاوەڕێ بکرێ گومانیان لێ هەبێت کەیسەکانیان قورس بێت کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بن، جگە لەم حاڵەتەی کە ئەمڕۆ لە شاری هەولێر تۆمار کراوە؟ مەترسی هەیە کە کەیسی دیکەی لەم شێوەیە هەبێت سەردانی وڵاتانی کان نەکرد بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان توش ببن؟ بەڵێ بە دڵنیاییەوە کەیسێکی پێش ئەوەی کە لە سلێمانی تۆمارکرا بە هەمان شێوە لە نەخۆشخانەکان داغڵ بوو، لە قاوشی هەناوی داغڵ بوو، مامەڵی لەگەڵ چەندین پزیشک و کارمەندا هەبوو بوو، چەندین هاوڵاتی بینی بوو، وەک باسیش کرا دوو ئەندامی دیکەی خێزانەکەی توش بوو. لە ئێستاە ئەگەر تەنانەت یەک کەیسیش لە ناو شاردا تۆمار بکرێ بەبێ ئەوەی سەردانی دەرەوەی وڵاتی کردبێ یاخود وڵاتێک کە کۆڕۆنای تێدایە، بە دڵنیاییەوە هەموو شار دەکەوێتە مەترسی و پێویستە لەمە دوا وادا بنین هەر کەسێک ئەگەری هەیە توش بوو بێ ئەگەر چی نیشانەشی نەبێت. باشە، حکوومەت چی کردووە ئەگە بێت و حاڵەتەکە بگاتە ئەم حاڵەتەی کە بەڕێستان باسی دەکەن؟ هەوڵەکانی حکوومەت لەو ئاسەدایە کە مەترسێکە بەو شێوەیە جدی بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە وەک دەبینین هەریەکی و لە ئاستی خۆیەوە، وەزارەتی تەندروستی لە ئاستی خۆیەوە، پارێزگاکان هەروەها لیژنەکانی قایم خامیە چ لە سلێمانی چ لە هەولێر دەستیان کردووە بە ڕژاندنی مادەی کلۆر و خاوێنکەرەوە بە شوێنە گشتیەکان و بازاڕەکان. ئێمە ئەمانە بە باش دەزانین. هەروەها لە هەموو ئەمانە گرنگتر پێویستە ئەوە بزانین کە حکوومەت چی بکات، وەزارەتی تەندروستی، پزیشکان هەر چی بکەن بە هیچ شێوەیەک تەواو نابێت و نابێتە خۆپارێزیەکی باش تاوەکو هاوڵاتیانی لەگەڵدا نەبێت، چونکە بەڕاستی هەر هاوڵاتێک لای خۆیەوە ڕێگاکانی خۆپارێزی پاک و خاوێن ڕاگررتنی ئەدەواتەکانی خۆی و خۆی لە توشبوون بە ڤایرۆسەکە ئەمە بەردی بناغەی کۆنتڕۆلکردنی نەخۆشیە لە هەر وڵاتێک. باشە، دۆخی تەندروستی و هاوڵاتیانەی کە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسەکە هاتوون لە ئێستادا چۆنە؟ بە قورسی گرتویانە یاخود وەک باز دەکرێت کە لە جۆرە سووکەکەیەتی؟ بەڵێ هەرچەندە من لە نزیکەوە ئاگاداری و نەخۆشانە نیم، چونکە من لەو نەخۆشخانێت دەوامم نییە، بەڵام بەپێی ئاگاداریەکانم ئەو پزیشکە بەڕێزانەی کە لەوێ دەوام دەکەن دەڵێن کە بارودۆخی تەندروستیان تەواو جێگیرە، تا ئێستا هیچ نیشانەیەکی قورسیان نییە و هیچ گرفتێکی تەندروستی گەوریان بۆ دروست نەبووە، تەنها ئەوەی هەیە کە پشکنینی ڤایرۆسەکان پۆزەتفە و هەروە چەند پشکنینێکی دیکەی خوێنیان تێدا دەرکەوتووە کە ئەمە هەڵگری ڤایرۆسە وەک لە پشکنینە سادەکان، بەڵام سوپاس بخوا هیچیان جاری مەترسی لەسەر دروست نەبوو. زۆر باش. وەکو ئەوەی کە لە هەندێک لە ڕاگەیاندنەکانەوە بڵاوکراوەتەوە بەشێک لە پزیشکەکانمان بەشێک لە پزیشکەکان مانیان گرتووە، ئەم هەواڵانە هیچ ڕاستیەکیان تێدا مانیان گرتووە و داواکاری ئەم پزیشکانە چییە؟ نەخێر بەداخەوە ئەو هەواڵە سەر لەبەری درۆیە. من بەداخەوە ئەڵێم هەندێک لە ڕاگەیاندنەکان لە ئێستادا هێندە نابەرپرسیارانە مامەڵە لەگەڵم بارودۆخەدا دەکەن، تەنانەت ئەگەر مناڵێک پەیوەندیان پێوە بکە ئەوان دەچن
دەیکەنە مانشێتی هەواڵەکانیان تەنها لەبەر کۆکردنەوەی هەندێک لایک و کۆمنت و بۆ زیادکردنی هەندێک بینەر کە خۆیان مەبەستیانە ڕەنگە هەندێک جاریش هەندێک کەناڵ بە مەبەست ئەمە بڵاو بکەنەوە بە هیچ شێوەیەک هیچ پزیشکێک هیچ کارمەندێکی تەندروستی مانی نەگرتووە و مانگرتنیش لە گۆڕێدا نییە ئەوەی کە هەیە تەنها ڕاگررتنی هەندێک لە نەشتەرگەریە ساردەکانە بۆ ئەوی هاوڵاتیان تێبگەن نەشتەرگەری سارد واتە و نەشتەرگەریانی کە تەوارینین پێویست نین لە ئێستادا ئەنجام بدرێ بۆ نمونە نەخۆشیەکە نزیکی ساڵێکە گرەیەکی چوری هەیە لە شوێنێکیدا دەتوانێت مانگێکی دیکە دەتوانێت 4 مانگی دیکە ئەنجامی بدا لە ئێستادا ئەم نەشتەرگەریانە کەم کراونەتەوە یاخود ڕاگیراون بۆ ئەوەی ئەمەش لە پێناوی هاوڵاتیان لە پێناوی سەلامەتی هاوڵاتیان بۆ ئەوەی تەرکیز بخرێتە سەر فریاکەوتنەکان واتە و پزیشکە بەڕێزانی کەم نەشتەرگەریانیان ڕاگرتووە لەبەر ئەوەیە کەمتر تێکەڵبوون و قەرەباڵغی هاوڵاتیان لە قاوشەکان دروست ببێ لە بری ئەوە لە فریاکەوتنەکان داوامیان چڕ کردوێتەوە ئەگەر قەرار بووە لەبەر کۆڕۆنا لە ترسی کۆڕۆنا داوامیان ڕابگرتایە تەواریەکانیان چۆڵە کرد بە پێچەوانەوە ئەوان ڕویان کردوێتە تەواریەکان زۆر باشە لە بەشێک لە وڵاتان باس لە دۆزینەوەی ڤاکسین و دەرمانی کۆڕۆنا دەکرێت ئەوانە تا چەند ڕاستن هیچ ئاماژەیەکی بۆ خستنە بازاری ئەم دەرمانانە بەڵێ چەندین سەرچاوی هەواڵ لێرە و لەوێ باز لەوە دەکەن کە ڤاکسینێک لە ژێر چاودێریدایە ڤاکسینێک دەخرێتە تاقیکردنەوەوە هەموو ئەم هەواڵانە هیچیان بنەمای زانستی پەسەندکراوی نییە و هیچیان لە ڕووی کلینیکیەوە نەچۆتە بواری جێبەجێکردن و نەدراوە بە هیچ نەخۆشێک بۆیە تا ئێستا دەتوانین بڵێن نەخێر ڤاکسینی نییە ڕەنگە هەوڵ بدرێ بە بەردەوام لەژێر لێکۆڵینەوە دابێ بەڵام هیچیان بنەمایەکی زانستی چەسپێنرا و سلمێنراوی نییە دوایین پێیان و ڕێنمایی پزیشکان چیە سەبارەت بە خۆپارێزی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ پێی کە خۆپارێزی بۆ ئەم جۆرە نەخۆشیانە یەکەم چارەسەرە بەڕاستی بەرەوەی کە مرۆڤ توش بێ دەبێ خۆی بپارێزێ نوێترین پەیامەکان چین پەیامی نوێ هەن لەم بارەیەوە بەڵێ ئەوەندەی ئاگادار بم بەڕاستی پزیشکان دوایین پەیامیان زۆرینەیان پزیشکان و پسپۆڕانی تەندروستی دوایین پەیامی خۆیان گەیاندووە بە هاوڵاتیان لە ڕاستیە پەیامەکەش بریتە لەوەی کە ڕێگاکانی خۆپارێزی ڕێنماییەکان زانیاریەکان لەسەر ڤایرۆسەکە تکاکان بۆ هاوڵاتیانی کوردستان تا ڕادەیە گەشتووەتە کۆتایی یعنی زۆربەی پزیشکان پێیان وایە کە ڕێنمایەکانی خۆپارێزی تاو بڵاو بووەتەوە زۆرینەیان دەستیان خۆش بێت پزیشکان چ تەندروستکاران بڕێکی باشی ڕێنمایی خۆپارێزیان بڵاو کردوێتەوە تەنانەت ئێستا وای لێ هاتووە ئەگەر من لێرەوە باسی ڕێگاکانی خۆپارێزی بکەم ئەگەر بڵێم دەستشوتن هاوڵاتی پێشەوەی من قسە بکەم دەڵێ دەستنەبردن بۆ دەم و چاولود نەچوونە قەرەباڵغی واتە پزیشکان مەبەستیان چییە ڕێنمایەکانی خۆپارێزی تەواو ڕوونە بۆ زۆرینەی هاوڵاتیان بڵاو کراوەتەوە ئێستا وەختی ئەوەی بڕاتە بواری جێبەجێکردنەوە هەر هاوڵاتیەک دڵسۆزانە بەرپرسیارانە لای خۆی مامەڵە بکات تاوەکو کۆنتترۆل بکرێ و تەشەنە نەکا بارودۆخەکە باشە دکتۆر هۆشیاری هاوڵاتیان لە چه ئاستێکدایە خۆم لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕاستی لەگەڵ هەندێک خەڵک قسەم کردووە هەندێکیان تەنانەت باوەڕشیان بە بوونی ڤایرۆسەکە هەر نییە ئەمانە چۆنن لە کۆمەلگەدا زۆرن یاخود نەخێر بەشێکی زۆری کۆمەلگە هۆشیار بۆتەوە ئاستی هۆشیاری تەندروستیان باشەوە خەڵک خەریکە بێدار دەبێتەوە بۆ خۆپارێزی لە ڕاستی ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی هۆشیاری خەڵک بکەین لە ئاستی پێویستدا نییە نەک هەر لە مرۆوە من لە جارێکی دیکەش هەر لێرەوە باسم کرد هۆشیاری هاوڵاتیانی کورد بەداخەوە ڕەنگە کۆمەڵی هۆکاری زۆری هەبێ لە ئاستی پێویستدا نییە و لە ڕووی تەندروستیەوە بە تایبەتتر ینی زۆر کەمە گرفتمان زۆرە لەگەڵیانە بەڵام سپاس بخوا بەهۆی ڕاگەاندنەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر ئەم بارودۆخە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا تا ڕادەیەک هاوڵاتیان بە خۆیاندا چوونەتەوە دەبینی شوێنە گشتیەکان وەک جاران قەرەباڵغ نین هەرچەندە من دەڵێم ئاستی پێویست نییە من لە نەخۆشخانەیەک داوامەکەم بۆ نمونە لە پیرەمەگرون دەبینم هاوڵاتیان بە بەراورد بەجاران زۆر کەمی کردووە نەخۆش تاوەکو پێویست نەبێ سەردانی نەخۆشخانە ناکە هیواداری لەمە زیاتریش بێ چونکە خۆپارێزی ئەگەر خۆشت بڕات پێی نەبێ ئەگەر خۆشت گاڵتەی پێبێ وەک جەنابەت فەرمووت پێویستە بیرێک لە خانەوادەکەت بکەیتەوە بیرێک زۆر باشە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان دکتۆر حتمما ئێستا ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان کە بینەری ئێمن ئەم پرسیاران لا دروست بوو بێکەم ڤایرۆسە لەکوێ تووشی مرۆڤ دەبێت تەنها لە قوتابخانە و زانکۆ و فەرمانگە حکومیەکان و لە مزگەوتەکان تووشیان دەبێت کە ئەمە کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە لە بەتایبەت هەینی ڕابردوو یاخود نەخێر ئەم ڤایرۆسە شوێن ناناسێ بەڕاستی لە سەیرانگا و لە هۆڵەکانی شایی و بۆنە و ئاهەنگەکانیشدا هەر بوونی هەیە هیچ جیاوازیەک لەمەدا بەتی دەکەی سەرنجتان چییە لەسەر ئەمە بەڵێ بە دڵنیاییەوە ڤایرۆسەکە لە ڕووی زانستیەوە باز دەکرێت لە ڕێگەی ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ لە ڕێگەی کۆندامی هەناسە و ناڕاستەوخۆ لە ڕێگەی دەستبەرکەوتن و بەکارهێنانی کەلوپەلی کەسانی دیکەوە توش دەبی نە کەس دەناسێ نە جێگا دەناسێ نە بۆنە دەناسێ نە شار دەناسێ بە هیچ شێوەیەک واتە گرنگە بیڵێن کە کاتێک
خۆپارێزی دەگاتە قۆناغێک دەرگای مزگەوتەکان دادەخرێن کە ئەمە زۆرینەی هاوڵاتیانی کورد مسلمان و هەمومان پێمان ناخۆشە ئەمە مانای ئەوەیە کە بە هیچ شێوەیە قەرەباڵغی و کۆبوونەوەکان باش نین ئەگەر هاوڵاتی دەرگای مزگەوتەکان داخرابێ سەردانی مزگەوتەکان نەکا قەرەباڵغیەکان نەکا لە نەخۆشخانەکان نەشتەرگەری سارد ڕابگیرێ بەڵام لەولاوە ئەو سەیران و سەفای خۆی بکات قەرەباڵغی دروست بکات یاخود لە جێگاکانی دیکە نەک هەر سەیرانگا کۆ ببێتەوە مانای وایە ئەمە هیچمان نەکردووە چونکە بەڕاستی ڤایرۆسەکە لە تەنها چەند جێگایەک بڵاو نابێتەوە پێویستە هەمومان لەم بارودۆخەکەدا بە دوورکەوتنەوە لە تعاسوبی ئاینی کۆمەڵایەتی شاری بە هیچ شێوەیەک بیر لە هەندێشتی دیکە نەکەینەوە تەنها هەوڵ بدەین بارودۆخەکە کۆنتڕۆڵ بکەین. بەڕێز دکتۆر هاوکار خەلیل پزیشکی پلەبەند سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان. سپاس بۆ ئێوەش.